كبوا هذا كي أودر كوداله هذا السرية إذا نزل الأحباب بيتو أودر كوداله هذا السرية ورجع الريفل كده نباتي السرية لا دبي أودر كل لا دبي نباتي رجع مقرب رجع بقى بيردا بالربو بيردا دي أودر كوداله نابل السرية جاي وربا بلي قربا لا كاك أودر كوداله فرضنا ريلا خالتي مقرن كاك ريلا خالتي مقرن كاك السلام عليكم. باشن أحوالتان ساكن أول ستانة ومناقشة ما وصا أو برادرانا أو رجاي دقرن ري خلقي دقرن دور كودالو بردان ري سعر وإنسان وحيوانات ورجاي دقرن مش ضلين اشتكي خراب دكي ورجاي أبو دقري لزياتي أوي كرجاء بقرين دبي دور كودال لصر رجاي خلقي هلا برين لفرمايش يقدر پیغمبر صلى الله عليه وسلم دفرميت باسی پیاوێکی دەکا کە بە ڕێگایەکیدا ڕۆیشتووە لقی دارێکی ئاوا دڵکێک لقێک هاتوۆتە سەر ڕێگای و ڕێگایەکەی گرتووە ئەو پیاوەش هەڵدەستێ لقی ئەو دارەی دەبڕێت و ڕێگای خەڵکی دەکاتەوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای پەروەردگار کارەکەی لێ قبول دەکات و بەهۆی ئەوەیەوە کە ڕێگای خەڵکی دەکاتەوە ڕێگای خەڵکی خۆش دەکات خوای پەروەردگار دەیباتە بەهەشتێ. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت پیاوێکم بینی کە لە ناو بەهەشتێدا دەهات و دەچوو بەهۆی ئەوەی کە دڕکێکی لەسەر ڕێگای خەڵکی هەلا بردووە بەردێک دارێک شتێک لەسەر ڕێگای خەڵکی هەلابەری ئەزیەت و ئازار لەسەر ڕێگای خەڵکی هەلابەری. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە ناو بەهەشتێدا بینیم کە هاتوو چۆی دەکرد. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێت کردەوە چاکەکانی ئومەتەکەم نیشاندران یەکێک لەو کردەوە چاکانە ئەوە بوو کە دڕک و داڵێک لەسەر ڕێگای خەڵکی هەلابەری ئەوە پێغەمبەر فەرمووی یەکێک لە کردەوە چاکەکان ئەوە بوو. سەحابەیەک پرسیار لە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەی پێغەمبەری خوای شتێکم پێ بڵێ کە سوودم پێ بگەێنێت. پێغەمبەر دەفەرمێ بڕۆ دڕک و داڵ و ئەزیەت و ئازار لەسەر ڕێگای خەڵکی هەلابەرە. کەواتە بەپێی ئەو فەرمایشتانێکی خوێنمانەوە پێویستە دڕک و داڵ لەسەر ڕێگای خەڵک هەلابەری خێرێکی یەکجار زۆری هەیە پیاوێک تەنها بەهۆی ئەوە چۆ بەهەشتێ. ئێستا ئێمەش با ڕێگاکەی خاوێن کەینەوە بەڵکو خوای گەورە لێن قبولکە ئینشاءالله.